کلیل مەگەزین. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕاینەوە لاتان بە بابەتێکی زۆر جیاواز بە پڕۆگرامی کلیل مەگەزین. کلیل مەگەزین یەکەمین پڕۆگرامی خۆی پێشکەش دەکاتن. هیوادارین بە دڵتان بێتن پێشەوەی سەیری ڤیدیۆکە بکەیت، لایک و کۆمنت و شێری بیر نەچەوەرەوە سەبسکرایبی کەناڵەکەشمان بکە وەکو پژیرێک بۆ ئەوەی بەردەوام بین و شتی باشتر و باشترتان پێشکەش بکەین. فەرموو ئێوە و کلیل مەگەزین. شاباز زەمانی بۆچی دەنگ بە لیستی هاوپەیمانی کوردستان دەدات؟ هێلیلا کچی دانسەری کوردی بۆ چییە؟ دیلان هونەر ڕەخنە لە چی دەگریوە گلەی لە کێ هەیە؟ زانست سەلمانی بۆ خەڵک کە تاتۆکەی سەرسینجی لاداوە ئاوازدانەری کورد لە هەر دەرکەوتن دەچی زۆرترین دەنگدانەوەی دەبێ بۆچی؟ هەڵکەوزەر ئاوازدانەری کورد لە ئێستادا تەمەنی 49 ساڵ و خاوەنی 2 منداڵە. هەموو خەڵک لایەن سەیرە. هەڵکەوزەر دەڵێ دوای کاتژمێر 12 شەو کار دەکەم، چەند کاتژمێر دەخەوێتن؟ لە ڕاستیدا دەڵێ ڕۆژانە 2 کاتژمێر و نیو دەخۆم و ئەوەش بۆتە جێ باسی خەڵک 12 شەو بۆ کار دەکەم. ئەمە زۆر شتێکی ئاساییە لە تەواوی جیهاندا هونەرمەندەکان دوای 12 شەو کار دەکەن. مەرجەکانی هەڵکەوزەر چیە بۆ قوتابە نوێیەکانی؟ یەکەمین مەرجی ئەوەیە کە نابێ مەشروخۆر بێ خوزگارە چێژ بێتن. خەڵک وا تێگەیشتووە گەر هونەرمەند بی دەبێ دووربی لە دین. نەخێوانیە من هەموو ساڵێک جارێک بۆ 2 جار سەفەری هەمڕە دەکەمەوە زۆربەی گۆرانیەکانشم لەسەر بواری دینی بووە. بۆچی لە مەراسیمی شاجوانی عێراق دەبیندرێ دەڵێتن دوای 72 ساڵ یەکەمی کورد بووم بەشداری ئەم مەراسیمەم کردو وەکو سەرۆکی لێژنە بەشدار بووە. دەنگۆی ئەوە هەیە لۆکە زایر یاخود شاناس بگەڕێتەوە لای ئاوازدانەری کورد هەڵکەوزەر. هەڵکەوزەر وتی تاوەکو ئێستا هیچ بابەتێک نییە کە باز لەوە بکرێتم بگەڕێتەوە لای من و لای منیش لۆکە خان کەسێکی ئازیز و پیرۆزە و هەموو کات بەو شێوەیە دەمینێتەوە و هیچ کاتێک گۆڕانکاری نابێتن لەسەرەوە بابەتە. بۆیە هونەرمەند ئازادە لەگەڵ چێ و لەگەڵ چی کار دەکاتن. دیلان هونەر ڕەخنە لە چی دەگریوە گلەی لە کێ هەیە؟ دیلان هونەر گۆرانیبێژی لاوی کورد نوێترین ڤیدیۆ کلیپی بەناوی بێناو چەند ڕۆژێک پێشێستا بڵاو کردەوە. ئەو هونەرمەندە ناڕازیە لە شتێک ناڕازیە. دیلان هونەر دەڵێتن سڵاو سوپەر ساکۆ بەخێرنەیت بۆ هەولێر. هیوادارم تۆ و هەزارەهای وەکو تۆ واز لە میلەتی داماوی نەکبەتی کورد بهێنن بزنستان بەرنە وڵاتێک کە ساحێبی هەبێت. هەرچەندە دڵنیام ئێوە تەنها لە کوردستان بێ ساحێب و شوێنتان هەیە. دڵنیام تەنها خەڵکی بێپار و هەژار و داماو کوردتان پێ هەڵەغەڵەتێ. دووبارە سڵاو بەخێرنەی واز لە میلەتە داماوە بێن و خۆمان چاوەڕێی مەحاشین. ڕووی ئەوە ڕەش بێ تۆی بانک کردووە. ئەوە نوێترین پەیامی دیلان هونەرە دەربارەی هونەرمەندە بێگانەکان و وە کەسە بیانەکان دێنە کوردستان گەورەیان دەکەن. شاباز زەمانی بۆچی دەنگ بە لیستی هاوپەیمانی کوردستان دەدات؟ نوێترین هەواڵ دەربارەی هونەرمەند شاباز زەمانی چەند شەوێک پێشێستا لە شەو ئاهەنگێک کە لە شەوە ئاهەنگە بەڕێز باوێ تاڵەبانیش ئامادە بوو. وەروەها شاباز زەمانی لەسەر ستێج باسی لەوە کرد بەڵێنم بە کاک باڤێل داوە ئەگەر سلێمانیمان بۆ بکات بە دووەی ئەوە دەنگ بە هاوپەیمانی کوردستان دەدەم. وەروەها هیوای سەرکەوتن بۆ هەموو دەنگدەرانی کوردستان بۆ هۆری لیستێک. ئەی تۆ کوتاکێک بڕیارە داوە دەنگ بە کامە لیست بدەیت وە کامە لیست پێ پەسەندە بۆمان لە کۆمنت بنووسن. هێلیلا کچی دانسەری کوردی بۆ چییە؟ هێلیلا کچی دانسەری کوردی بۆ چییە؟ لە ڕێکەوتی 39/2021 لە پارکی سامی عەبدوڕەحمان فیستیڤالێک بەڕێوە دەچێت بە ناوی گرما. وەرەوە هێلیلاف لەو فیستیڤالە بەشدارە. پێویستی بە چەند ئافرەتێکی کووردە لە کاتی گۆرانی گوتنی ئەم ئافرەتانە دانس بکەن. وەروەها ئەم فیستیڤالە بە فیستیڤالێکی ناوازە دەستنیشان کراوە. وەروە لە فیستیڤالە 2 هونەرمەندی کوردی تێدایە. یەکێکیان هێلیلا بە ئەوی تریان ڕۆمی هەرکیە. وەروە هونەرمەندی ئەلبانی سوپەر ساکۆ لەم ئاهەنگە بەشدارە و وەروها چەندین کەسایەتی تر و گۆرانی بێژی تری عەرەب لەم فیستیڤالە بەشدارن. ئایا تۆ دەچیتە ئەو فیستیڤالە؟ زانست سەلمانی بۆ خەڵک کە تاتۆکەی سەرسینجی لاداوە زانست و سۆڤین
تاتۆکەی سەرسنجی زانست بوو بۆ قسە و قسەڵۆکی نێو خەڵک هەموو پرسیاریان لە زانست دەکرد تاتۆکەی سەرسنگت چی بەسەر هات لە هەر دەرکەوتنێکیان لە پڕۆگرامە تیڤیەکان بە قسەکانیان تەواوی سۆشیال میدیا بەخۆیانەوە سەرقاڵ دەکات کاتێک لەگەڵ یەکتری دەژیان وە کاتێک جیاژ بوونەوە بە هەمان شێوە دەنگۆی زۆر دروست دەکەن لەناو سۆشیال میدیا هەر یەکەیان بە شێوەیەکی جیاواز پەیام ئاراستی یەکتری دەکەن و وا بە ناوڕاستەوخۆ قسە بە یەکتری دەڵێن لە بەرنامەی پرسات ئەو کاتەکە لەگەڵ یەکتری هاوسەر بوون لە پرسیارێک لە سۆڤین دەکەنەوە باسی تاتۆ دەکەن ئەویش دەڵێ ناوی من لەسەر دڵی زانست نووسراوە تا سەرسینجی نووسراوە وە دواتر لەگەڵ یەکتری جابوونەوە ئەو ڤیدیۆیە بڵاو بووە هەموو خەڵک بە زانستیان دەوت کوا تاتۆیەکە لە نوێترین پڕۆگرام زانست باز لەوە دەکاتن تاتۆکەی لەسەر سینجی لاداوە لە بەرنامەی ژەمن لە ئەڤا تیڤی باز لەوە دەکاتن تاتۆکەی لادا و ئێستا هاوڕێن بێخەم بن و بێخەم بنون بەسە ئەو پرسیارە مەکەن و باز لەوەش دەکاتن ئەم شتانە پڕیڤاتی ژیانی خەڵکە ئەوەندە پرسیار بکەنەوە دواتر من ڕەشم کردەوە با سیم و لێم دوزی تۆزێ سۆدا وە دواتر قەتماغی کردووە بینینەکەم لێ کردەوە ئێستاکەش بەی شێوازێک ئەم تاتوێ لەسەر سینگمنەوە بۆ بینەرانی سەلماد و پارچە ڤیددیۆیەکە بڵاو بۆ لەناو سۆشال میدیاوە لە تیڤیش هەموو خەڵکان دیتیان کە و تاتوێ لەسەر سینجی نەماوە و تیشی پێویست ناکە چیتر خەڵک باسی ئەو تاتوێ بکاتن وەروها لە پڕۆگرامی ژەمان پرسیار لە زانست دەکەن تاوەکو ئێستا لە ژیان گۆڵ لێکراوە دەڵێ بڵێ جارێکیان گۆڵم لێکراوە وە پرسیاری ئەوەش لێ دەکەن تاوەکو ئێستا لە ژیان لە چی پەشیمانم ئەویش بە شێوازێکی ناڕاستەوخۆ دەڵێ لە ژنهێنان پەشیمانم گەر دووبارە ژیانم دەست پێ بکاتەوە لە هەموو تەمەنم لەو تەمەنەی بچووکە کە ژنم هێنا دووبارە ژن ناهێنمەوە زۆریش پەشیمانم وەروەها تاوەکو ئێستا سۆڤین هیچ پایامێکی ناڕاستەوخۆی نەناردووەتەوە و تاوەکو ئێستا هیچ وەڵامێکی بۆ ئەو قسانە نەبووە ئایا بەڕای تۆ هەروەکو جارانی تر وەڵامی ناڕاستەوخۆیان بۆ یەکتری دەبێتن یاخود نا زۆر سوپاس هاوڕێیان بۆ سێکردنی تەواوی ڤیدیۆکەوە لەگەڵمان بوون تاوەکو ئێستا بۆ سەیرکردنی کلیل مەگەزین بۆ هیوایە بەدڵتان بیتن وەلایک و کۆمنت و شێر لەبیر نەکەن بۆ ئەوەی ڤیدیۆ زیاتر و پڕۆگرامی زیاتر ببینن وەروەها دەتوانن ڕەخنە و پێشنیارەکانتان لە کۆمنت بۆمان بەجێ بێڵن وەروەها سەبسکرایبی کەناڵەکەمان بکۆزان گۆڵەکەشدا بگرە بۆ ئەوەی توی خۆشەویست یەکەمین کەسبی کە بابەتەکانمان ببینی وە سناپ چاتەکەشمان ئاد بکە بۆ ئەوی ناوت بچێتە ناو تیر و پشک و ببیەوە بە خاون خەڵات هەموو کات لەگەڵتانین لە کلیل میدیا